رێزان سڵاو خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ بەرنامەی هەنگاو بە ئێوەی ئەزیز شاد دەبمەوە. خۆشەویستان، پرسی ئەم جاری هەنگاو پرسێکی زۆر هەستیارە کە ئەویش نزیکبوونەوەی کوڕانە لە کچان بە ناوی خۆشەویستی و زەواجێکی درۆ تا ڕادەی نێشتنی پاکیزەیی کچە و لێکەوتنەوەی منداڵ. ئێمە لێرەدا دەپرسین هۆکارەکانی پشت ئەنجامدانی ئەم ڕەفتارە چییە؟ هاوڵاتیان چۆن ئەم ڕەفتارە دەبینن؟ یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕەفتارەدا دەکات؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەنێو ئەم پرسەدا دەوەروژێنین، لەگەڵمان بن. کۆمەڵگەیەکی دڵڕق هەڵەی پیا قبول دەکات و لە بیریشی دەکات، بەڵام ژنان دەبێت هەموو ژیانیان لە پێناو هەڵەیەکدا دانێن کاتێک دەبنە قوربانی خۆشەویستیەکی درۆ تا ڕادەی نەهێشتنی پاکیزەیی و لێکەوتنەوەی منداڵ و خۆجزینەوەی کوڕەکە لەو برپرسیارەتیە تا دەگاتە ئەوەی هەندێک لەو کوڕانە وەک بەرزەکی بەنان بۆی دەردەچن و کچەش ڕۆژی ڕەش چاوەڕێیەتی یان ئەکەوێتە بەردەم هەڕەشەی کەسوکار و گڵ چاوەڕێیەتی یان خۆدوورخستنەوە بە سەربردنی ژیانێکی نائارام و دوور لە چاوی کۆمەڵگە و کەسوکار. دەبێ هۆکارەکەی ئەمە چی بێت؟ داویدکەی ئەو کچانەیە یان دڵسافی و کچانێ بەرامبەر ئەو کوڕانە و ئەزانن کە ئەوانیش بەرامبەر ئەوان خۆشەویستیانەیە، بەڵام لە کۆتایە پێچوانێکی دەرەچێ کە ئەوان وەکو دڵڕقێکی خۆیان بەرامبەر کچەکە بەکارێنێ. نزیکترین ئاستی ڕۆشنبیریە لە وڵاتانە چونکە هەموو کەسێک ساحەبی شەرەفی خۆیەتی ئەگەر ئەو کوڕێک کە ئامادە بێت دەستی کچێک بڕێ بەو شێوەیە بێت یەکەم شت بیر لەوە کاتەوە کە خۆی ساحەبی خوشکی خۆیەتی خوشکی ساحەبی دایکێتی ئەگەر ئەو ئامادە بوو بەو شێوەیە وا ڕفتارکەن لەگەڵ خوشک و دایکە و کاتە یعنی هیچ هۆیەک نامێنێتەوە بۆ ئەوان. من چەندەها برادەرم هەیە عینەن کێشی بەسەر هاتووە تووشی ئەو بابەتە بووە خەتای کچانی تایە کە ڕێگە بۆ کوڕان خۆش ئەکەن کۆمەڵی بابەتی جنسی و سێکسی ڕووبا لە بینیانە. ئەمەژە بێتە هۆیەوەی کە کچەکە تووشی کێشەیەکی زۆر گەورابێ کە خۆشی بۆ خۆی دروستی کردووە کچ خۆی ڕێگە بۆ کوڕ خۆش نەکە. مستەحیلە کوڕ بتوانێ هیچ ئازارێکی بە شتێکی پێبەرێ بە شێوەیەکی گشتی ڕازگۆیی نەماوە بە تایبەتی لەم بوارەوە، چونکە لە ڕێگەی ئەم بوارەوە کەپتەکە دەرەبڕێت جنسەکە دەرەڕێت لەبەرەوە سەیرەکەی هەڵا بێ لە عێلاقاتە، چونکە کچەکە ناتوانێت باسی کالای کەسوکاری کوڕەکەش ئیشارێتەوە یان باسێکی یان ڕسمە کرێ کچەکە ئەخاتە وەزعێکی کۆمەڵگایەکی خراپ. لەبەرەوە سەیرەکەی عاملی ئەساسی کۆمەڵگا و ئاین ئەو کەپتەش وا پاڵە پێوەنێ ئەو هەڵانە بکرێت. زۆر هەوڵمەندایەکێک لەو کوڕانەمان دەست بکەوێت کە بوونەتە سەرچاوی دروستبوونی ئەم حاڵەتە و چی وای لێکردوون بەم ڕەفتارە هەستن و بۆچی خۆیان لە دەرەنجامەکەی دەدزنەوە، بەڵام بۆمان نەگونجا. بەڵام چالاکەوانێکی بواری ژنان کە نزیکە لەو کێشانەوە هۆکارەکەی گەڕاندەوە بۆ ئەوەی ئەو کوڕە ئامانجێکی هەیە کاتێک بە ئامانجەکەی دەگات ئیتر بێمتمانەی بەرامبەر ئەو کچە پەیدا دەکات و هەر ئەوە شەوای لێ دەکات لەو بەرپرسیارەتیە خۆی بدزێتەوە. بەڵام ئایا ئەو کوڕانە وجدانیان سزایان نادات؟ کاتێک ئەو کەساکە بە خۆشەویستی خۆی دانێ کە خۆی تەسلیمەکات دوای ئەوە بێمتمانەیەکی زۆر گەورە لە بینێ دروستەوێت لە لای دروست ئەبێ کە تەسەوراتی وای لا دروستە بێت کە تەنها ئەم نەبێت ئەم تاکە کەسێ نەبێت کە ئەو عەلاقەی کە لەگەڵا دروست کردووە خەڵکانێکی تریش هەبێ لە زنیا دایمە بیرەکاتەوە لەوانەیە هاوڕێکی خۆی لەگەڵ ئەوە تێبگات کە تێکەڵی کا بۆ مۆزوع لەبەرەوە ئەمە وای لێ ئەکا کە متمانەی بۆ کەسە بۆ شخصێتە نامێنێ. چەندەها لەو کەسانی کە هاتوونەتە لامان وتوتی لە من نییە، یعنی کەواتە ئەمە بێمتمانەییە لەبەرەوە خۆشەویستیەکەی ئەو بەڕاستی وەکو باسم کرد بۆ تەنها غەریزەیەکی خۆی بووە ئەو ساتێک کە غەریزەکانی خۆی بەتاڵ کرد و دوایەوە بەڕاستی گرنگ نەبوو بەلایەوە بەز نەبووە. زۆر جار هەیە ئەم گەنجانە و لەوانەیە ئێمە فەراغی دینیان هەیە ئەم عەقیدەکە لە ڕووی عەقیدە و بڕوابوونی بەم بابەتە فەراغی هەیە کە ئەمە هەبێ کەوا بوو تەنها مرۆڤێکی دنیایی ڕوتە کە دێ مرۆڤێکی دنیایی بێت ئەوەندەی بەلاوە ژیان خۆشە کە لەزەت وەرەگرێ دوای لەزەت هیچی لەبیر نامێنێ. ئەم جۆرە مرۆڤانە کاتێک کە دینیان لێداڕنی و مرۆڤ عەقیدەیەکیان بە دنیای دو ڕۆژێک نەبێ ئەمە لە دنیاکە ئەژی وەکو مرۆڤێکی لەوانە بڵم سادە مرۆڤێکی ئاسایی مرۆڤێکی مەسەلەن بێهەست بێبەست بەرپرسیارەتی چونکە مادام مرۆڤی ئێ بزانین مەسئولیەتی هەر هەیە خۆ ئەگەر هیچ نەکرد بێ ئەو کچە تەنها ناشرینکردنی ئەو ئافرەتە بەشێک لەوانە بەرامبەر بیاساییکردنێکە بەرامبەر کەسێکی تر مرۆڤێکی تر شکاندنی کیانی مرۆڤێکی ترە هەر ئەبێ وجدانی محاسبە بکە. خۆ ئەگە دینیش نەبێ خۆ ئەگە قەناع عەقیدەیەکیش نەبێ بڕاوبوون بە قیامەتیش نەبێ ئەبێ لە ناخی خۆیان شتێک وجدانێک هەیە محاسبە بکە. پێشم وایە هەر ئینسانی ئەوانە کارمە کەمینەیەک نەبێ زۆرینی زۆری لە داڵغەیەکی زۆر ناڕەحەتە. من زۆر جار هەیە حاڵتم دیوە مەسەن کوڕی وا هەیە
مەسەڵەن کەوی حاڵەتێک دوای سەرەکەی دوای 2 ساڵ 3 ساڵیش دێ دەڵێ مامۆستا من شتێکی ئاوام لە ساڵی ئەوەندا ئەنجامدا و ئێستاش پێوە ناڵێنم هەر ئەتلێم بەردەوام خەفەتمە بەچی ڕزگارمە بێ لەو تاوانە چۆن ناتوانم دەرباز ببەم لێی. کاتێک بەهۆی نزیک بوونەوەی ئەم دوو ڕەگەزە لە یەکتری زۆر جار دەبێتە هۆی لە دەستدانی پاکیزەیی کچەکە و لێکەوتنەوەی منداڵ. بۆیە لێرەدا بوو بەدەستهێنانی ئەو مافە پێویستی بە سلماندنە. بۆیە دەپرسین کێشەکانی بەردەم سلماندنی ئەم تاوانە چین؟ ئەم جۆرە تاوانانە زۆر قورسە ئیسپاتکردنی چکێکێک لەوانە کە تۆ دوای ئەو عملیەیە کە پێویستە کا لە ماوەی 24 ساعتە بگەێنرێتە نەخۆشخانەوە بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێت کە بزەبت ئەم کارە ئەم کوڕە کردوێتی یاخود ئەم لەلایەن هەردووکیانەوە ئەنجام دراوە. ئێمە زۆربەی کاتەکانەمەوە بڵام کە ئێمە باز لە ژنان و کچانی ئێرە ئەەکەین کاتەکە زۆری بەسەراتیە پەڕەبێ ڕەنگە دوای 6 مانگێک ئەمان لەو پەیوەندی خۆشەویستیە اینجا کە مناڵێک دروستە بێ یاخود کە کوڕەکەلی دوورەکەیتەوە اینجا کچەکان یان سکاڵا ئەکەن لەبەرەوە قورسی لێرەیان قورسی ئیسپاتکردن زۆر قورسە لە ناو دادگاکانە ئیسپات بکرێ کە ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی کە چۆن ئەگەر هاتوو ئیسبات هەبێت ئەوە ئاسانە لە ناو محکەمە ئەکیت حکمی خۆیان وەرەگرێن لەبەروی کە وعدی زەواجی پێیەوە یاخود ئەگەر مناڵ بێ بە اختصابکردنی ئەم کەسانە بەڵام وەکو جارێکتری شێڵێمەوە زۆر قورسە ئیسباتکردنی ئەم جەریمانە و هەروە شتێکی تریش کە زۆر گرنگە ئەوەی کە خێزانەکانی ئەم کچانە بە زۆریم کچانە کە کاتێک لە وڵاتی ئێمەکە حاڵتێکی وازرە هەمویان ماڵ بەجێڵن ئەچنە ناو شەڵتەرەکانە خێزانەکانن مەبەستیانەوەی کە لە نزیکترین کاتە دەستیان کەوێن و ئەو مناڵانە یاخودە و کچانەیان بکوژن چونکە لە کۆمەڵگای ئەمە قورسە کاتە شایەتیانی تا خێزانەکانیش نایان شایەتی بن بۆ کچەکانیان لەبەر ئەوە ئەمانە هەموو ئەو حاڵتانن کە واکە لە دادگا دەلیلێکی باش نەبێت کە بۆ دیفاعکردن بێ لە کچەکە هەمیشە من ئەتوانم بڵم لەو کەیسانەی کە منیشم لەسەر کردوون کەسێکی زۆر کەمم کە توانبێتمان حکم یعنی ئەو تۆمەتبارە حکمی وەرگرت بێت. یاسا چۆن مامەلە لەگەڵ ئەم ڕفتارەدا دەکات بۆ ئەنجامدانی ئەم ڕفتارە ئاخۆ لە ناو یاسایی سزادانی عێراقی ساڵی 1969 هیچ سزایەک بوونی هەیە تا گەنجان لێ بە ئاگابن؟ مادەی 395 ئەگەر کەسێک بوعد بزەواج لەگەڵ ئافرەتێکا بێت بەڵام دوایی لەو مدەیە کە وعد بزەواجیانە بەڵام نەیهێنا لێرە بۆی هەیە شەکوا بەرزکاتەوە لە محکەمەی تەحقیق بێ یان لە بەردەم مەرکەزا بێ باوەرگرتنەوەی حەقەکەی خۆی ئەگەر تەنازول لێ بکە ئەمێن حەقێتەوە سەر حاڵەتەوەی ئافرەتەکە زروفێکی هەبێ یان ئافرەتەکە بە کاملی ئەهلی خۆی ڕەزامەند بێ بەو مەوزوعە و کۆتایی پێبێنێت یان ئەگەڕێتەوە بۆەوەی کە کۆمەڵایەتیان بواری کۆمەڵایەتیەکەی وای لێ بکات کە تەنازول لە حەقی خۆی بکات بەڵام من پێت ئەڵەمانی هەر کەسێک کە ئەو شەکوایە بەرزەکاتەوە ئەما بێ بە جەلسە ئەکەن بە سڕی واتە تەنیا حاکمەکە و زەڵتەکە و کەسی بەرامبەر ئامادە بێ کەس ناتوانێت داوای ببینێ بۆی ئەو بڵێ من ئەوەم لەسەر دروستە بێ ڕاستە ئێمە لە کۆمەڵگەیەکین دا کەرامەتی خۆمان ئەترسین تا لەوەی کە کەسێ قسەمان بۆ دروست نەکا بۆشی هەیە ئەگەر هاتوو بە ڕەزامەندی هەردوو لا ڕەزامەند بفەرموو لەسەرەوەی کە زەواج بکەن لێرە کە زەواجیان کرد بۆ تا مدەی 3 ساڵ بۆی هەیە ئەگەر لە پێش ئەو مدەی 3 ساڵە ئەو ئافرەتە بزانێت مێردەکەی لەسەر هەمان سەبەب تەلاقی ئەیە بۆی هەیە لەو مدەی 3 ساڵە داوای شەکوا ئیقامە بکە لەسەر مێردەکەی ئەمە وەکو لایەنی وعد بزەواج بەڵام ئێمە ئەگەر بێنە لایەنی اختصاب ئەگەر لە خوار 18 ساڵ بێت بە نەقص ئەهلیە دانرێت لە بەپێی قانونی عقوبات بۆیە ئەوە بە اختصاب دانرێ و ئەچێتە حەقی ئامەوە بۆی هەیە عقوبە بدرێ بە سجن. زۆر جاربوونی ترس لە چاوی کۆمەلگا یاخود بوونی هەر فشارێک کە دەخرێتە سەر کچان و بێ ئاگایی کچان لە مافە یاساییەکانیان مافەکانیان ون دەکەن تا چەند پێویستە کچان لەو مافانە بە ئاگا بن. خۆی ڕەزامەند بۆ لەسەر تا لەسەر کارەکە مادەم ڕەزامەند بۆ دوایش کە لە تەنازولی تیاکرد ئەمە گەڕێتەوە بۆ توانای کەمی واعی ئافرەتەکەیان کەمی واعی لەسەر ئەو کەمی واعی لەسەر یاساکە ئەمە داوای بە داوایەکی لێبردنەوە گەڕێتەوە بۆی کە هەر هەموو یەکێک لە ئێمە ئەگەڕێتەوە بۆ واعیمان کەمی واعیمان لەسەر یاسا
هیوام وایە ئەم ڕاگەیاندانەیان ئەم لە ڕێکخراوانە بتوانن یارمەتی ئافرەت بدەن بۆی واعی بێ بە حەق و بە مافەکانی و بە ئەو شەکوایانی کە بووی هەیە بەرامبەر بە پیا و بەرزی بکاتەوە. ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە وعدی زەواجی پێیا بە ڕەغبەتەکە بۆ لە کاتێک کە ڕەغبەت بووە کە وعدی هێنانی پێیا بێت چونکە لە وڵاتە ئێمە بەڕاستی سێکس ئازاد نییە تا بە ئازادی ئەو یعنی هیچ خێزانێک نییە زۆر لای ئازاد بێت کە کچەکەی بە ئیسراحەتی خۆی لەگەڵ کوڕێکا بڕاتە دەرەوە و سێکس بکا دوای مشکلی نەبێ ئەگەر ئەو نەبە ئازادی بیکا مشکلی نەبێت تر بۆ چێتە دادگا ئێمە باس لەوە ناکەین کە مشکلەکان لەوەیە کە لە کاتێکە تووشی ئەو کێشە قورسانە بن و ئەچنە ناو دادگا و ئیسپات نەکردنیان و حاشاکردنی ئەو کوڕە لەوەی کە هیچ پەیوەندیەکی هەبێ لەگەڵ ئەم کچە لەبەرەوە وشیاری کۆمەلگا بە ئەکیدی زۆر گرنگە بە تایبەتی بۆ کچان چونکە جارێک تریش ئەواڵێمەوە ئەوەی کە زەرمەند دەبێ لە سەرەتاش و لە کۆتاییشا هەر کچەکەیە چونکە خێزان پاڵپشتی ناکە کۆمەلگا پاڵپشتی ناکە کوڕەکە هەرچەندە چەند ئەو کارەکە کردوێتی هەردووکیان کردوانە بەڵامەوەی کە زەرمەندی ئەوڵ و ئەخیرە کچەکەیە لەبەرەوە زۆر گرنگەکە وشیاری تەواویان هەبێ بۆ پەیوەندیانە ئاگادار من لە دروستکردنی پەیوەندیان لەگەڵ ئەو کەسانەیە. بەپی ئاماری ماڵپەڕی بەڕێوەبەراتی گشتی توندوتیژی دژی ژنان تەنها لە ماوەی 8 مانگی 2012دا و لە هەرێمی کوردستاندا 109 حاڵەتی دەستدرێژی سێکسی تۆمار کراوە لە هەولێر 19 حاڵەت و لە سلێمانی 64 حاڵەت و لە دوهۆک 19 حاڵەت و لە گەرمیان 7 حاڵەت تۆمار کراوە. بەڵام لە ئەنجامی ئەو پرسیارەماندا کە ئایا کچانێک هەن لە ئەنجامی ئەو دەست درێژیانەدا پاکیزەییان لە دەستدا بێت یان منداڵێکی ناشەرعی لێکەوتبێتەوە لە بەڕێوەبەراتی گشتی بە دووەداچوونی توندوتیژی دژی ژنان دەستمان نەکەوت بۆیە ئێمە دەپرسین تۆ بڵێ لەو دەست درێژیانەدا هەموو کچان بە سەلامەتی دەرچووبێتن؟ بەڕاستی خۆی بڵێن ئێمە ناتوانین ئامارێکی دقیقمان لە بەردەستانیە بڵین مەسەلەن ئەمە ئامارە لە کوردستانیان لە هەر شوێنێکی کەیە کە مەسەلەن ئەمە ئەم کچانە تووشی ئەوە بوون یان مناڵێکی غێر شەرعی هەیە چونکە بەڕاستی ئێمە شوێنەکان جیاوازە شەڵتەرەکان لەوانەیە کەیسێکی لای من لە شەڵتەرەکە نەچێتە لە لای حکومەت هی حکومەت نێتە لە لای من نەتوانم ئەو داتایی خۆم بم بەڵام من پێم وانییە کە لەو عەدەدە زۆرەی کە بڵین وەڵا ئەو کچانە پاکزیان لەدەستنیاوە و یان تووشی ئەوە نەبوو مناڵێکی غێر شەرعیان نەبووە هەیە بەڵام نیسبەتەکەشەوە زۆر نییە با ئێمەش بە هەڵەیەکی ئەو توانە چین کە مەسەلەن تەسەوڕ بکەین کە کوردستان جەنگەلستانە و ئیتر گەنجەکانمان دڕندەیە و کچەکانیشمان هیچ ئەخ نەخێر بەڵام ئەمەش هەیە ئەبێ ئەوشمان بیر نەچێتەوە چونکە بەڕاستی ئێمە کچەکانمان بەگراوندێکی سەقافیان کوڕەکانمانیانە لە خوێندنگاکانە تیان بگەێنن کە ئەو علاقەتە چییە یە خۆشەویستی چییە هەوڕێتی چییە بۆ زەواج چۆنە ئەگەر ئەمانیانە من پێ وایە تووشێم هەڵانان بەڵام تەکید بە من وەکو سنتەرەکەی خۆم یعنی ئەو حاڵەتانەمان هەبوو بەڵام نیسبەتەکەش ئەوە زۆر نییە چونکە لەنەوەنەوە تاوەکو ئێمە تا ئێستا لە حزێکە هەیە ئەو کەیسانەمان هەبووە وجودیشی هەیە پەرتەوازەبوونی ئەم شێڵتەرانەش ئەمە واکات ئامارەکانیش تا ڕادێت پەرتەوازەبوونی پێوە دیار بێ و ئامارەکان بە فلتەرێکی تایبەتیان تێ نەبڕن و ئامارێکی یەک ئامار لا نەبێ بۆ نمونە کاتێکی ئامار لەسەر پارێزگای سلێمانیەکەی ئەتوێت دەست بخەیتە سەر کێشەکانی ئەم پارێزگایە بۆ نمونە ئەتوێت لە شێڵتەرەکانەوە دەست بێت یادی ڕێگەی بەڕێوەبەراتی توندوتیژی هەو سلێمانیەوە دەبینی بەڕێوەبەراتی توندوتیژی کۆمەڵی ئاماری لایە بە کۆنتاک لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی ئەم ئامارە دەسەکرێت بەڵام ئەم ئامارە نییە کە تۆ بدەگەن کاتێک تۆ بەدوایەوەیان گەڕی چەند مناڵی ناشەرعی هەیە لەم شارەیە بۆ نمونە لە ئەنجامی دەستدرێژی سێکسیە لە جەمی هەر کارێکەکە کە دروست بوون تۆ بەڵام دەبینی ئامارەکە لە شێڵتەرێکە دەستەکە بەڵام لە شێڵتەرێکی ئامارە دەست ناکرێت. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی گشتی توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ساڵی 2011دا 45 حاڵەتی هەڵخەڵەتاندن تۆمار کراوە لە شاری هەولێر 24 حاڵەت و لە سلێمانی 19 حاڵەت و لە دوهۆک 1 حاڵەت و لە گەرمیان 1 حاڵەت لە ماوەی 8 مانگی ڕابردووی 2012دا 41 حاڵەت تۆمار کراوە لە شاری هەولێر 18 حاڵەت و لە سلێمانی 18 حاڵەت و لە دوهۆک 1 حاڵەت و لە گەرمیان 4 حاڵەت بەڵام جۆری وردەکاری هەڵخەڵەتاندەکان پۆلێن نەکراوە بەڵام ئایا لە نێو ئەم ئامارەدا ڕەگەزی مێینە هەیە کە پاکیزەیی لە دەستدا بێت یاخود منداڵێکی ناشەرعی لێکەوت بێتەوە؟ بە تەئکید بوونی هەیە و زۆر شێ ئاپەردی کچەی لەدەستاوە و بکرێ حەنی حاڵیشە بووە دووگیان بووە بۆیە تۆ لە کۆمەڵایەتی بە دەرناوی لەو شتانە و زۆرشی هەیە داپۆشراوە و احتمال زۆرشی هەیە حەد دوای ئەوە لە ناو برابێ و نمونەش هەیە بۆیە ناکەێت بڵێ نییە بەڵام وجودی هەیە بەڵام تر کەم تا زۆر ئەگا بەدەست ئێمە ئەوانەی کە هاتوو لە ئێمە ئیشی بۆ کراوە هەنگاو ژیانی پارێزراوە
بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و زائیدەن لەگەڵ دادگای لە کۆمەڵایەتی سلێمانی کاری بۆ کراوە و لە شەرتەرایش هەڵاوەتەوە و دوای لەگەڵ کەس و کاری ئەوانە ئیش کراوە بۆ ئەوەی کە ژیانی بپارێزرێ. تا چەند دایکان و باوکان لە کاتی بوونی کێشەیەکی وادا پشکیان بەردەکەوێت بۆچی دایکان و باوکانمان هەر لە کاتی بوونی کێشەدا منداڵیان بیردەکەوێتەوە ئایا تا چەند پێویستە پەیوەندیەکی نزیک و هاوڕێیانە لە نێوان منداڵ و دایک و باوکاندا بوونی هەبێت دایک مەفروزە ئاگای لە کچی بێ چاوێری کچەکانی بکە وەکو ڕەفیق وابێ لەگەڵ کچەکە نەک مەسەل کاری ترسێک هەبێ لە بینی کچەکە و دایکەکە نەتوانێت هەموو شتێکی خۆی بۆ باسکە ئەو هۆکارە بۆ دایک و باوک ئەگەڕێتەوە دایک و باوک ئەبێ بزانێت ئەبێ تەفاهمیان هەبێ لەگەڵ یەکتری وەکو ڕەفیقێ بژین مناڵەکەیان چاویان لێ نەکات یعنی ئەو دایک و باوکە ئەگەر بەسیترین مشکیلەشیان هەبێ نابێ لە بەرچاوی مناڵە مشکیلەکانیان باسکەن دایک و باوک ئەبێ لە گوتمان لە کۆتایی لە بیداەتی ژیان تا کۆتایی ژیانی ئەم منداڵێت تا کاتە ئاستێوەکی خۆ بێتە خاوەنی خۆی بەڕاستەوێت لەگەڵا بژی ژیانی هاوڕێتی بێ نەک ژیانی باوکێک و عسکەری محاسبی عسکەری تەندروست نییە ژیانی هاوڕێتی ڕۆژانە معانەتی مناڵە بزانێت چییە گرفتەکانی بزانێت چیە چارەسەرێکی بۆ گرفتەکانی پێبێ زۆر جار هەیە گرفتی کچانی لە کوڵە کۆمەڵگەی ئێمە لە لای دایک و باوکی ڕووی نایە هەندێک قسە بکە هێندێ حشتی لە حڵاتی لێ ڕوو ئەدات ناوێت بیدرکێنێ ئەوە هەڵەیە کە باوونە کەس نەتوان مناڵ نەتوان لای باوکی خۆی لای دایکی خۆی خەتەرەکانی خۆی بڵێ هەڵەکانی ژیانی خۆی بڵێ بە پێچوانە بێ هێندە لەگەڵا کراوە بێ زۆر بە ئازادی باسی هەموو حاڵەتەکانی خۆی بکە بۆیە کادەکەدین کە باسی پەروەرداکە باسی مامەڵی دایک و باوکەکە ئەفەرمێت لەسەر ئەساسی عاتیفە خۆشەویستی باو لەگەڵ مناڵی خۆی مامەڵاکە مناڵی لەگەڵ باوک دایکی خۆیان مامەڵاکە ئەم خۆشەویستی ئەبێ هێندە فراوان بێ هێندە زاڵ بێ بتوانێت هەموو ڕەهەندەکانی ژیان داگیرکە ئەم منداڵە بتوانێت بە ئازادانە لەگەڵ باوکی و دایکی خۆیان هەموو گرفتەکانی خۆی باس کات تا بتوانێت چاسە وەربگرێ زۆر جار هەیە لە ماڵەکانە کاتێک کە دەرگا داخراوە لەسەر منداڵ نەفەقیرە نازانێت پەنا بۆ هاوڕێیەکێ بە پەنا بۆ دراوسەیەکێ بە پەنا بۆ مامۆسایەکیە بە کە ئەوایە پێش بە پێچەوانەوە ماڵکو دایک ئەوە ببوونایە مەرکەزی ئەساسی و بڵێن بنکەی یەکەم بۆەوەی کە هەموو گرفتەکانی لێوە چارەسەر بێ نهێنی بێدیا ئاشکرا زۆر بێدیاکەم ئێستا لە کوردستاندا ژمارەیەک منداڵی ناشەرعی بوونی هەیە بوونەتە قوربانی ساتێک چێژی ئەو کچ و کوڕانە ئەبێ چ داهاتوویەک چاوەڕێیان بکات و کێ لەوان و لە دایکیان بەرپرسە ئەبێ کاتێک کچێک ڕوبەڕووی حاڵەتێکی وا دەبێتەوە لە چ باری دەرونیەکدا بێت کاریگەرێکی دەرونی قورس و کۆمەڵایەتی بە هەمان شێوەشەیەکی قورس لەسەر ئەو کچە جێ ئەهێڵێ لەبەری ئەمە بە فشارێکی دەرونی بە قۆتە ئەڕوا چونکە کۆمەڵگەی ئێمە هێشتا ئەم پەیوەندیانە قبول ناکە و بەلاشی و ئاسایینی ئەگەر کچێک بەم شێوەیە پەیوەندیەکی هەبێت و کۆمەڵەشتی خۆی لە دەست بە لەبەرەوە کاریگەری دەرونێکی بەهێزترە بێ هەنێ جار ئەکەوێتە ئەوەی کە تۆڵە بسەنێتەوە لە مجتەمەعەکەی لە کۆمەڵگەکەی لەو کەسانی کە لە چواردەورین هەنێ جار بە خۆکوشتن دەری ئەبڕێ هەنێ جار بەڕاکردن یاخود تۆڵەسەنەوە لە کەسانی تایبەتی بۆیە ئەمە کاریگەریەکانی زۆر بەهێزترە و لەبەرەوەی کاردانەوەی کۆمەڵگەش بە هەماشەوە بۆ ئەمان بەشەیەکی نادروستە هەنێ جار ئەمانە بە چایەکی ناشرین سێرەکرێنیا پەراوێز ئەخرێن لەبەرەوەی هاوکاری بکرێن ئەمانە ئەخرێنە ناو چوارچێوەیەکی تایبەتەوە و لە ناو کۆمەڵگایە نەزڕێکی تایبەتیشان لەسەر دروستەکرێ بۆیە کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی بەهێز لەسەر ئەم کەسە جێ ئەهێڵێ ناتوانێت چالاکیەکانی ڕۆژانی خۆی بەشێکی ڕێکوپێک ئەنجام بە بۆ نمونە ئەگەر خوێنکار بێ هۆکاری دواکەوتنی خوێندنەکەی ناڵین هەمووی بەڵام هەنێکیان کە بەم زروفاتی ئەپەڕێ ئەگەڕێتەوە بۆم هۆکارە کە کێشێکی ئەوەی بەسەر بێ خاصن تەمەنێکی مناڵ بێ بارودۆخی دەرونی زۆر خراپە تأكيد لەوەیانە زۆر خراپە خاصن ئەگەر مناڵێکیشی پێبێ ئەو خراپترە تأكيد ئێمە وەکو خۆمان کە ئەڵین لانەی ئارام فعلا شوێنێکی ئاراممان بۆ داناون ئەوە لە پێش هەموو شتێکەوە تۆ ئەبێت ئەوەی متمانەی ئەوەی بە تۆ هەبێت کە تۆ پارێزگاری لەکەی حیاتی ئەپارێزی ئەمە یەکەم مەرحەلەیە دووەم مەرحەلە مەجبوریت ئەبێ دوای ئەوەی کە ئارامت کردەوە شوێنێکت بۆ زامن کرد ئەو کاتە ئەبێ هەموو شتێکیشی بۆ دابینکەی هەر لە جلوبەرگەوە هەر لە خواردنەوە هەر لە پێداویستی مناڵەوە هەموو شتەکانی بۆ ئامادە ئەەکەین یعنی نابێت تەنانەت شتە قانونیەکانیشی کە پێویستە کە وەکو پارێزەر ئەگەر بێوێ ئەگەر توێژەری دەرونی بێ ئەگەر دکتۆری دەرونی بێ تەنانەت ئەمانەشی هەموو بۆ حازر ئەەکەین بۆ ئەوەی کە پێویستی بە هیچ شتێکی کە نەبێ بەڵام ئەمە کافی نییە بۆ یەکێکە کێشەیەکی کۆمەڵایەتی قورسی هەبێت ئەبێ ئێمە بە بەردەوامی بە دوواچوون بکەین بۆ قەزێکەی لە ڕێگەی قانونەوەی یاساوەیە یان لە ڕێگەی کۆمەڵایەتی و دانیشتنە بە حیوارکردن لەگەڵ کەسوکاری هەردوو تەرەفەکان بۆ ئەوەی بگەین نەتیجەیەکی باش بۆ ئەوەی ئەمەلمان هەبێ
ئەو کەسە کە بتوانین ئێمە بخێنەوە ناو خێزانی خۆی بخێنەوە کۆمەلگا چکە بەڕاستی بمانەوە نەمانەیە شەڵتەرەکان ڕاستە لەوانەیە مەسەلەن سجن نەبێت بەڵام شوبە سجنە بۆ لەبەر ئەوەی کە تۆ ناتوان لەبەر پاراستنی حیاتی خۆی ناڵی بێتە دەرەوە ئەمەش وای کردووە کە مەسەلەن ئەو کەسە بێزارە بێ بێتاقەتە بێ گەنجێکە حەزی لە دەرەوەیە حەزی لەوەیە کە مەسەلەن ناو کەس و کاری خۆیان بێت لەبەرەوە ئەمانە بەڕاستی حتمەن وەزعی نەفسیان خراپە ئەو منداڵانە وەک هەر منداڵێکی دیکە مافی ئەوەیان هەیە ببنە خاوەنی تەنیا ناسنامەیەک کێشێکی زۆر قورسە و لە کاتی ئێستاشا بوونی هەیە واتە ئێمە کە کاتێک گەگەر بڵێن تەنها دوو ماڵیشمان هەبێ ئەبێ بڵین دیاردەیە چونکە شێڵتەرەکانی هەرێمی کوردستان کە سێ شێڵتەرمان هەیە لە سلێمانی هەولێر و دۆ دەتوانین باس لەوە بکەین بێجگەی لە زیندانەکانیشا هەیە باس لەو بکەین کە مناڵمان هەیە و بە ئێستا منداڵەکە هەمانەوە چێتە قوتابخانە کە هەوی نییە ئەمیشەمەوە باس لە کێشەی نەبوونی هەویە بۆ چییە زۆر لەم مناڵانە ئێمە بەپێی قانونی بەپی ئەو قانونانەی کە هەمانە تایبەت بێت بە ئیسپاتی نەسەب لە قانونی ئەحوالی شەخصیە کە باس لەیەکە ئەبێ عەقدێکی زەواج هەبێ بۆ ئەوەی ئیسپاتی نەسەب بکا و ئەم دایک و دایک و باوکێکی ڕسمی هەبێ ئێمە لێرەیە ئەگەر هاتوو ئەو مەناڵانەی کە بە غێر شەرعی واتە لە دەرەوەی قاعیدەی زەواج لە دایک بوون ئەگەر هاتوو ئیسپات بێ لە ناو محکەمەشا بە فحوساتی DNA کە ئەو مەناڵە هینی ئەو باوکەیەواتەی ئەو کوڕەیە کە لەگەڵ دایکەکەیان پەیوەندیەکەیان هەبووە ئەگەر هاتوو ئەو کوڕە زۆربەی کاتەکان کوڕەکان ڕازی نابن دوایەوە کە حکمی شەبن ڕازی نابن هاوسەرگیری لەگەڵ ئەو کچا بکەن و هەروە ڕازیش نابن لەسەمی ئەو مناڵە برن بە خۆیان ئێمە لێرەیە کامانەی باسکەین لەناو ئێمە قانونی ئەحوال مەدەنیمان هەیە باس لە دەرهێنانی ناسنامە بۆ یعنی ناسنامە بۆ ئەو مناڵانەی کە دایک و باوکیانێ وەڵام باس لەوە ناکات ئەگەر مناڵێک دایکی معلوم بێ واتە ئەگەر دایکی معلوم بێ و باوکی معلوم نەبێت لێرەیە ئێمە هیچ قانونێکی تایبەتمانی هەوی بۆ دەربێنێ کاتێک کێشەیەکی یاسایی گەورەمان هەیە لە کاتی ئێستاە ئێمە یاسای باری کەسێتیمان هەیە ژمارە 1970 ساڵی 1959 هەموارکراو بە ژمارە 15 2008 پەرلەمانی کوردستان ئەو یاسایی بەڕێزت ئاماژەت پێکرد ئەوە تایبەتە بە تەحدیدکردنی نەسەب واتە باز لەوە ئەکات کە ژن و مێردێک عەقدێکی زەواجیان هەیە و ئەبێ ماوەیەکی یاسایی تێپەڕبوو بێ کە کەمتر نەبێ لە 6 مانگ بەسەر ئەو حەملە ئەو کاتە ئەتوانێت تەحدیدی نەسەب بکات ئێمە ئەوەی کە پێیوەستە و بە بابەتەکەمانەوە ئەو کەسانە نین کە عەقدی زەواجیان کردو ئێمە باز لە کەسانێکەکەین لە ئەنجامی پەیوەندیەکی خۆشەویستی لە دەرەوەی ئەو پەیوەستنامە هاوسەرێتیە کە کۆمەڵگاکەی ئێمە لە ڕێگەی یاسا و ڕێکی خستووە ئەڵێ بەپێی ئەم عەقدی زەواجە ئەم کەسانە هەڵ ئەستن بۆ ئەو عەقدا بەڵام ئەمەی کە ئێمە ئێستا لەم بابەتی خۆمانە باسی لێوە ئەکەین لە دەرەوەی ئەو عەقدی زەواجەیەواتە لە دەرەوەی یاسای باری کەسێتیە ئێمە باز لەوانە ئەکەین کە ئەو مناڵە یا هەردوو دایک و باوکەکە دەستبەرداری بوون یا هێشتا دایکەکە دەستبەرداری نەبووە یاسایەکمان هەیە یاسای باری شارستانی ژمارە 65 1972 هەموو ئەو حاڵەتانی تەحدید کردووە کە بۆ ئەو مناڵانەی کە ئەدۆزرێنەوە ئەو مناڵانەی کە دایکیان یا باوکیان غائیبە ئەو مناڵانەی کە بۆ نمونە لە نەخۆشخانەی مناڵ بوون لە دایک ئەبن دواتر دایک و باوکەکە دەستبەرداریە بن بەجێی ئەهێڵن ئێمە هەموو ئەم حاڵەتانەمان هەیە یاسا هاتووە هەموو ئەم حاڵەتانی ڕێک خستووە لە مادەی 32 33 34 مادەی 33 تایبەتە بۆ بابەتەی کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین ئەو مناڵانن کە لە ئەنجامی پەیوەندیەکە دروست بوون و عەقدی زەواج نییە و هەروەها باوکەکەش دیار نییە تەنها دایکەکە بۆ نمونە لە خۆی گرتووە ئەمانە یاخود هەندێک جار دایکەکە ژوازی لێهێناوە ئەم مناڵانە واتە هیچ مناڵێک نییە مافی ئەوەی نەبێت کە پێناسی نەبێت هەموو مناڵێک مافی ئەوەی هەیە کە پێناسی هەبێت کاتێک کچان و کوڕان بە تایبەتی کچان ڕوبەڕووی حاڵەتێکی وا دەبنەوە ئیتر دەبێت بڕیاری کوشتن لەسەر ژیانیان بدرێت چارەسەری ئەم حاڵەتە چییە؟
ئەوانەی کە حڵاتی ڕۆدا لەسەری دوو تووشی و کەلەساتە بووە ئیسلام ناڵێت تۆ بیکوژە ئێستا خێرا بڕۆ بیکوژە و بیخەرە چاڵێکەوە دین یاسای داناوە بەشێکی هەیە پێڵەن بەشی یاسا بۆ ئەمە ئەبێ قانون کە حاکمە کە قازیە قازی بڕیارەدا لەسەر ئەمە بڕیارەکەشیان چۆنە چەند بڕیارێکی هەیە فەرمێکی لەوانە ئەگەر دوو کەسەکە گەشتنەوە حاڵاتی پێکەوە مەسەلەن حاڵاتی جنسیان ئەنجام دابێ ئیسلام پیان ئەڵێ قازی بانیانەکە هەردووکیان پێکەوە لەکترا مارا بڕێ یەکێ لە حەلەکانەتی ئەلخەبیثات و للخەبیثین مادەم ئەوەی زانی هەردووکیان زیناکارن بۆ هەردووکیان دەنێن پاڵێک و بڕۆن بخوان با پێکەوە بژینەکەن بە حەڵاڵی یەکتر دوای ئەوەی کە بە زینا یەکتریان ناسیوە ئەکرێنە حەڵاڵی یەکتر یەکێ لە حەلەکانەتی ئەگەر هاتوو پەیوەندەکە جنسی بێت و ئەم دوانە خۆیان بە ئیتیفاق بوو بێت و لەسەری ڕێکەوت بن شتێکی ئاسایی ئەگەر ئەم دوانە زەواج بکەن واتە قبوڵیان بێ ئەو هاوسەرگیریە بەڵام ئەگەر هاتوو بە زۆر بێ ئەم هاوسەرگیریە باش نییە بکرێت چکە ئەمانە بە دڵنیایی کە ئەم هاوسەرگیریە ئەکا دووبارە ئەکوێتەوە ژێر فشارێکی دەرونی و کۆمەڵایەتی بەهێزەوە لەبەروی ئەو کەسە جارێکتر ئەم کەس ئەخاتە ناو دۆزەخێکەوە واتە ناهێڵێ کۆمەڵێ چالاکی خۆی هەیە جەبەجێ بکە ئێمە ئەبێ خێزانەکانیش هۆشیارکەینەوە سەبارەت بەم مەسەلەیە هەنێ خێزان قبوڵی ناکە بێ هەر بە زۆر کچەکەی پێشکەشی ئەو کوڕە بکات لەبەرەوە کە قبوڵی نەکرد ئەبێت تۆش هەوڵ بەی خێزانەکە هۆشیارکەیتەوە هەوڵ بەی جارێکتر ئیش لەسەر ئەو دوو کەسە بکەی ئەو کچ و کوڕەکە قوربانین ئیشان لەسەر بکەی بۆی بتوانن ژیانێکی زەواجی ڕێکوپێک بەیەکەوە بەسەر بەرن لە کۆتاییدا پێویستە ئەوە بڵین پێویستە کچان بە ئاگا بن لە مافە یاساییەکانیان و کوڕانیش بە ئاگا بن لە سزا یاساییەکان پێویستە دایکان و باوکانیش هەوڵ بدەن لە نزیکەوە بە ئاگا بن لە منداڵەکانیان و هاوڕێیانە لەگەڵیاندا مامەڵە بکەن تا لە سەرەتاوە دوور بن لە کێشە نەک دواتر چارەسەرەکەی مەحاڵ بێت. ئازیزان بەم شێوەیە هاتینە کۆتایی پرسی ئەم جاری هەنگاو هەتا پرسێکی تر هەر شاد بن.